ئەو شوێنانەی کە ڕێگەپێدراون لەوانە فڕنی سەمون، نانەوخانە، مارکێت، میوەفرۆشەکان لەگەڵ گۆشتفرۆشەکان، هەروە کۆمپانیەکانی دابەشکردنی خۆراک کە خۆراک دابەشەکەن بەسەر ئەو شوێنانە. بەنسبەت ئەو ڕێنمایی کە لەلایەن پارێزگای سلێمانی و هەم ئەو ڕێنمانی لەلایەن قایمقامەتی سلێمانی دەرکراوە، بەڕوونی ئاماژە بە هەموو حاڵەتەکان درراوە. بەنسبەت سەر تاشخانە و ساڵۆنەکان تا ئێستا بڕیان نەدراوە بکرێتەوە، بەردەوام تاکو بڕای لەسەر درێ، تەنها ئەو شوێنانە بۆیان هەیە بکرێتەوە کە ئاماژەم پێیان. شوێنانەی کە ڕێگەپێدراون پێویستە بۆ سایرەکانیان مۆڵەتی بڕایەتی چاودێری بازرگانی پێبێ بە پێوە مۆڵەتە کە ئاسایشی ئابووریش بەشدارە، بەڵام ئەوانەی تر کە کارمەندەکانیان نەگوێزنەوە لە کاتژمێر 8 بەیانی بۆ 6 ئێوارە ڕێگەپێدراوە، لە کاتژمێر 6 ئێوارە بۆ 12 شەو هەموو جوڵێکەوە سێنرێ، لە 12 شەویشەوە بۆ 6 بەیانی جموزۆڵ احتیادیە بۆ کاری پێویست و ئەو کەسانی کە کاری کشتتوکاڵیان هەیە لە دەروی پارێزگای سلێمانی لە لادەکانی دەروی پارێزگای سلێمانی لە 12 شەوە بۆ 6 بەیانی توانن سەردان بکەن بە مەرجێک تەنها بۆ کاری کشتتوکاڵ و بۆ کاری پێویست بێ بۆی هێزەمنەکان هاوکاریان بکەن. هەر شوێنێک پێچوانی ڕێنمایەکان بێ ئێمە ڕاستخۆ لەلایەن بەڕێز قایمقامی سلێمانیەوە دەسەڵاتمان پێدراوە شوێنەکەی داخێت، ئیجراعاتی یاسایی لەگەڵاکەین.